هێشتا ماوەیەکی کەم بەسەر ئازادکردنی باشووری تەرابلوسی پایتەخت و شاری تەرهونەدا تێپەڕیوە. سەرەڕای بۆمبڕێژکردنی خانووی هاوڵاتیان و نانەوەی تەڵی تەقینەوەی هاوشەوەی بۆمبەکانی داعش لەلایەن چەکدارەکانی کۆمپانیای ڤاگنەری رووسی و میلیشیا فرێنەتەوەکانی خەلیفە حەفتەرەوە تا ئێستا 11 گۆڕی بە کۆمەڵ لەو ناوچانەدا دۆزراونەتەوە کە بەدەیان لاشەی هاوڵاتیانی سیڤیلیان تێدان کە گومان دەکرێت زۆرینەیان زیندە بەچاڵ کرابن. سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ئەنتۆنیۆ گۆتێرێش ڕایگەیان بەو هەواڵە تووشی شۆک بووە و داوای لێکۆڵینەوەی شەفاف و نێودەوڵەتی دەکات بۆ ئەو گۆڕانە. ستیڤان دووجاریکی وتەبێژی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان داوای لێکۆڵینەوەی وردی و تاوانی کرد بۆ دەرخستنی هۆکارەکەی و گێڕانەوەی تەرمەکان با بنەماڵەکانیان. ناوبراو سپاسی وەزیری دادی حکوومەتی تەبایی نیشتیمانی کرد بۆ پێکێنانی لیژنەی بەدواداچوون و پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکان تا بە شێوەی زانستی و شەفاف هەڵدرێنەوە و لێکۆڵینەوەی بێلایەنەیان لەسەر بکرێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئیدانێ و تاوانی کرد و جەختی لەوە کردەوە تەنیا بەگەیشتنە دادگەری لەو دۆسیەدا هۆکاری سەرەکیە بۆ چارەسەری کێشەی لیبیا واتا ویلایەتە یەکگرتووەکان بە پێچەوانەی هەڵوێستی سەرەتایی لە هێرشکردنە سەر تەرابلوس کە ترامپ پشتیوانی لە حەفتەر دەکرد ئێستا هەڵوێستەکەی لە تورکیاوە نزیکە و گەیشتۆتە ئەو بڕوایی سزای حەفتەر بدات لە دوای نزیکبوونەوەی لە رووسیا و سووریا و فەنزوێلا. زانیاریە سەرەتایەکان باز لە فەرماندەیەکی میلیشیایی حەفتەر بە ناوی محەممەد کانی دەکات کە ئەویش بە ئامان شێوازی مەحموود وەرفەلی داواکراوی دادگای نێودەوڵەتی تاوانەکانە لە دەرەوەی یاسا و لەسەر بنەمای ڕەشەکوژی و تۆڵەسەندنەوەی بنەماڵەیی ئەو تاوانانەی لە باشووری تەرابلوس و شاری تەرونە ئەنجام داوە. جگە لەو گۆڕا بە کۆمەڵانە لە کاتی کۆنتڕۆڵکردنەوەی شاری تەرونەدا لاشەی 106 هاوڵاتی سیڤیل لە نەخۆشخانەی و شارەدا دۆزرانەوە کە شوێنەوەری ئەشکەنجە و گولە بەلاشیانەوە دیارە. لە هەواڵێکی تری پێویست بە تاوانەکانی خەلیفە حەفتەر ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕایگەیاند کە دادگای فیدراڵی ڤێرجینیا لە ئەمریکا سکاڵای 2 خێزانی لیبیایی لەسەر تاوانەکانی حەفتەر بەرامبەر با خێزانەکانیان و ماڵ و سامانیان وەرگرتووە و یەکەمین کۆبوونەوەی بەبێ ئامادەبوونی پارێزەرانی حەفتەر ئەنجام داوە. دادگاکە گوێی لە 2 قوربانی گرت کە حەفتەر زیانی گیانی و دارایی پێگەیاندون. دادگای ڤێرجینیاش بۆ هۆیەوە سکاڵاکی وەرگرتووە چونکە خەلیفە حەفتەر لە نێوان ساڵانی 2014 بۆ 2017 بە بڕی 8 ملیار دۆلار لەو شارەدا خانوبەرە و vێلای کڕیوە. پارێزەرانی ئەو 2 خێزانە هیوایان خواست بەو پێی ناوبراو خاوەنی ڕەگەزنامەی ئەمریکیە دادگا سزای حەفتەر بدات چون کاڵگری ڕەگەزنامەی ئەمریکی ئازاد نییە بۆ ئەنجامدانی تاوان. ئەو 2 خێزانە هەوڵ دەدەن بۆ ئەوەی دادگا بڕی خەرەبووی ئەوان بە 85 ملیۆن دۆلار دیاری بکات و کۆی ئەو خەرەبۆش لە حەفتەر و 2 کوڕەکەی خالید و سەدام وەربگرێتەوە. دادگاکە ئاماژەی بەوە داوا کە دەنگدانەوەی دادگایەکەی گەیشتۆتە کۆنگرێس ئەوەش بەهۆی هێنانی کرێگرتە رووسیەکان و ئەنجامدانی تاوانی جەنگ لە لیبیادا.